کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا گرنگیەکی زۆری بە کەرتی کشت و کاڵەوە سێکتەرەداوە بە ئامانجی هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات بژانەوەی ئابووری ناوخۆیی هەرێمی کوردستان و هەروە خزمەتکردنی زیاتر بە جوتیاران بە ساختکردنەوەی بەرهەمەکانیان ئەمە وای کردووە کە بەرهەمە خۆماڵیەکان لە هەرێمی کوردستانیش ڕەوانەی دەرەوە بکرێت هەرێمی کوردستان بێتە سەبەتەیەکی خۆراک بۆ وڵاتانی ناوچەکە و جیهانیش و بازرگانانیش و کەرتی تایبەتیش لەم بوارەدا سوودمەند بوونە جگە لە جوتیاران زیاتر قسە دەکەم سەبارەت بەم هەوڵانە بە تایبەتی بەڕێز زکری عەبدوڵڵا بازرگانی بەرهەمە سروشتی و خۆماڵیەکان لەگەڵ دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز زکری لە ئاکرێەوە لەگەڵمی سپاس ئەگەر ئاماژە بە هەوڵەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا ئێوە چۆن توانیوتانە لەم هەوڵانە سوودمەند بن و چه پاڵپشتێک بۆ بازرگانانی هەرێمی کوردستان بۆ بازارکردنی بەرهەمەکانی هەرێمی کوردستان؟ بەڵێ وەکی چه خوشکێ؟ بەڵێ ئێوەکو بازرگانانی بەرهەمە سروشتی و خۆماڵیەکان تا چەندە پاڵپشتەکانی حکوومەت توانیوێتی یارمەتیتان بدات بۆی کە بتوانن لە بوارەکەی خۆتاندا سوود لە بازاڕی ناوخۆی هەرێمی کوردستان وەربگرن؟ خدای گەلک باشە شکر بۆ خودای الحەمدولیلا بەریوەکی چەند ساڵێک ئەوونوکە گەلک چێترە نسبە چشت گەلک زێدەترە و پاکشترە و جوانترە وەکی مەقسەد وەکی برنجا وەکی بیستانە و ئەوە بیر و ئاو زورن و الحەمدولیلا هەروکاریە هەی شکر بۆ خودای الحکومەتی. باش ئەو بەرهەمانە چین کە زیاتر ئێوە ئەتوانن لە هەرێمی کوردستانەوە هەناردەی وڵاتانی دەرەوەی بکەن کامانە گرنگن پاڵپشتی ناوخۆیی هەبێت بۆ بە بازارکردن؟ والله وەکی فەلاحەتی وەکی فەلاحەتی بێژم برنج گەلک چیت بوو دەربە زوور بحساب ئەرۆن. باشە لە ئاکرێت تا چەند دەتوانیوتانە لە ئەو بەرهەمە خۆماڵیانە بە تایبەتی بواری بۆ بڕەخسێت پاڵپشتی بکرێت بۆی کە بتوانن بەرهەمی زیاتر لە بازاڕەکانی ناوخۆ پڕ بکەنەوە بۆ نمونە برنجی ئاکرێ ئایا ئەتوانن بگاتە ئاستێک کە توانای ئەوەی هەبێت هەناردەش بکرێ؟ گەلک تێتە هەنارن گەلک تێتە فروتن چیتە دەربە برنج ناخۆ هیوایرە خلاصنەوەی بە زوور بە حساب تێدەکردن بەربیرە ئاوێ تێدەکردن بۆ دەشتا زورێ تازەوی سەر و بەرە وجا ئەڵام تەڵەبێتە سەر هەی تنێرن بوو چیت گەلک بوو چیت ئەرە وڵە باشە زیاتر زورێ هەیە وەکی هێکبینە وەکی سواقێ وەکی چتمشتێت زورە. باشە زیاتر پێویستە چی بکرێت بۆ پاڵپشتی جوتیاران هاوکات بۆ پاڵپشتی بازرگانانیش لە هەرێمی کوردستان؟ وڵایەکی جوتیاران هەندی ئاوا زێدە بیت هەر باشە هەندی ئاو یا زور بیت دێ چش زێدە بیت مەقسەد بێ ئەف دەشتا یا ئاکرێ خواستان کرتوپا پەتاتا بێ حساب یا تێدەکردن و یا چیت بوو دەربە یعنی بێ حساب هاتێکردن ئەرێ وڵا وەکی پیوازێ یعنی ئەف تشتە گەلک ناجە حتا ئینە ئاکرێ زێدە بین بێ حساب زێدە ئەرێ وڵا. باشە ئاکرێ کۆمەڵێک میوەی جۆراوجۆرشی هەیە بە تایبەتی هەنجیری ئاکرێ بەناوبانگە هەناری ئاکرێ لە ماوەی ڕابردوودا هەناردەی دەرەوە کرا ئەم بەرهەمانە چەندە گرنگن بۆ بازاڕی ئاکرێ بۆ ڕاکێشانی گەشتیار بازرگان هاوکات بۆ جوتیارانیش ئیسفادەی چی دەبێت؟ وڵا گەلک باشە شکر بۆ خودێ وێ گۆێ ینی احتیبار نیڤە بنیڤە خەلکی ئاکرێ بخۆ پشتی هۆی جیت وەکی هژیرە وەکی هەنارە وەکی فیقی تری و سێ و ئەو تشتی هوترە تێدا چۆندن یعنی مهم یعنی گەلک ئەوەل سەر هژیرە هەیە هژیر چیت هەتا دەربە گەلک چیت هەت خود دکانین مەڕە لێرە هەیە چیت بوو دەربە ئەوڵام تەڵەب کرد ئەرێ وڵا. باشە وەکو کەسانی بازرگان کە بازرگانی بەرهەمە سروشتی و خۆماڵیەکانن لە هەرێمی کوردستان داواکاریتان چییە؟ چه پاڵپشتیەکتان پێویستە چی بکرێت بۆی کە بتوانن زیاتر ئێوەش خزمەتی جوتیاران و بەرهەمەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بکەن؟ خودی هەندی هەروکاریە جوتیارە بکەن بوومە هەر باشە بوو جوتیارە باشە و بوومەش باشە گەلک باشە ئەرێ وڵا وجا هەندی دوو تااقەتەوە هەندی بشێن هەکە هەروکاریە جوتیارە بکەن ئەم مەمنونین چشت پێ زێدەت بیت و چشتیش و ژیانیش پێ زێدەت بیت مەقسەد بێ گۆێ خەلکی ئاکرێنیەکی ژیانەوەر سەر بە چشتەی ئەیگە هەی ڕەزوو باغت دێمێت هەیەت هەیە ڕەزوو باغت ئاویت هەیە هەی زراعەتێ وەکی برنج و دەخل و دانایە هەی وەکی تەماتە و خیارە و
پیوازا و کرتوپایت هی یعنی برمشه زیده و ماشاءالله اگه هارو کاری هبید دی زیده تر بید و دی سیکامش خوشتر بید و دی فلاحمش زلامتر بید قوتر کوید بەڵێ بوونی کارگە بوونی سایلۆ و هەروەها ئەو پرۆژە گرنگانەی کە لە بواری کشت و کاڵدا ئەتوانن سوود بە خەڵکی ناوچەکە بگەێنن هەم لە بواری ڕەخساندنی هەلیکار بۆ هاوڵاتیان هەم لە بواری بە بازارکردنی بەرهەمی جوتیاران ئێوە ئەمانە تا چەندە لە پلانەکانی حکوومەت یاریمی کوردستاندا بە گرنگی دەزانن وەکی بەڕۆدا وەکو کارگە نسبەت بەڕۆدا وڵاکە بەڕۆز هەبن ئەوە gelek baş e. Soyluk yani veki barado veki kargah veki hebben. Ev çte çi xisarna bid. Maqsad vi goydi bijin mevsimi tomate ya. Ev tomate xisarna bi xirdi bite macun. Bite duşava tomate. Ere ola. Veki maqsad batate kurtu bedeyte hel girtin. Dibi kana cipse و ما cipse عمل هک داخل ببن لیره gelek baş ere ola. Dizetir bi. زۆر باشە زۆر سپاس بەڕێز زکری عەبدوڵڵا بازرگانی بەرهەمە سروشتی خۆماڵیەکان لە ئاکرێەوە لەگەڵمان بووی.